بەڵێ ئێمە هەڵمانە و توانیمان کە بەبڕی 20 ملیۆن دیناری عێراقی پێداویستی دابین بکەین بۆ کاتی فستیڤاڵی هەناری هەڵەبجە کە ئەویش ئەو بابەتانی کە عادەتەن ساڵانی پێشوو دوکانارەکان کاتێک شتەکانیان ئەفرۆشت لە پلاستیک لە علاگەی پلاستیک و کەوچک و چەتەڵ ئەم بابەتی پلاستیکی زۆر بەکار ئەهێنرا ئەمەش زەرەر و زیانێکی زۆری ژینگەیی هەیە هەم بۆ شوێنەکە هەم بۆ ئەو خەڵکانی کە سەردانی ئێرە ئەکەن ئێمە باشمان زانی کە ئەم عادەتە بگۆڕین لە جاتی ئەو مەوادانە مەوادی ژینگە دۆستانەتر بەکار بهێنرێت و پێویستیش مازانی خۆمان یەکەم کەس بین کە ئەو هەنگاوە بنین. باشە پێداویستەکان چی لە خۆیەگرێت؟ قاپە کەوچک و چەتاڵ و ئەو ئیتر هەنار ئەفرۆشێ شەربەتە میوەیە زەرفی کاغەزیە توانیمان ئەمانە هەمووی دابین بکەین. باشە ڕێکخراوەکەتان لەکوێ ئیشەکە چەند ساڵەدا مەزراوە چالاکیەکانتان بەگشتی؟ چالاکیەکانمان زیاتر لە بواری ژینگەی و پەروەردەی ژینگەیایە 3 ساڵەدا مەزراوە و لە سلێمانین خۆمان بەڵام لە شارەکانی تریش کار و چالاکیمان هەیە. چالاکیەکانتان چی بوون تا ئێستا و شتێکە زۆر دیارەمێت؟ ئەم مانگی 4 بوو گەلەریەکمان ساز کرد کە هەموو ئەو بابەتانی عرض کرا لەوێ و هونەرمەندانی و بابەتانی دروستیان کرد هەمووی لە پاشەڕۆ دروست کرا بوو. سێ ڕۆژی فستیڤاڵ وتە لێرە ئەبین چالاکیەکانتان چییە بێت لێرە؟ ئێمە خۆمان و چەندین ڤۆڵنتیر کە هەر لە زانکۆی هەڵەبجە و لەگەڵمانە بن سەرپەرشتی شوێنەکە ئەکەین و هەوڵێن بە باشترین شێوە پێشکەشی سەردانی کەرانی بکەین. هەوڵێن پاشماوەی پلاستیکی نەبێن بە هیچ شێوەیەک بەکار بهێنرێت.